هەمولایەک بەخێر بێن سەر چاوان دیارە ئێمە ئەمڕۆ لە هۆڵی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکمان ئەنجامدا کە ناوی کۆبوونەوەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی لیژنە هەمیشەیەکانی بوو کە دوو بابەتی زۆر گرنگی لەخۆ دەگرت بۆ کە بەرنامەی کاری کۆبوونەوەکە بوو. یەکیان تایبەتە بەوەی فەرمانێکی وەزارەتی ناوخۆ دەرچووە لە 11/2/2021 و هەروەها لە 22/2/2021 تاکیدی کردوێتەوە وێنەیەکی نردووە بۆ سەرجەم پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان و لەم فەرمانەی وەزارەتی ناوخۆیان لیژنەیەکیان پێکهێناوە لە 6 کەس پێک هاتووە کە ئەمە بەشێک لە ئەندامەکانی لیژنەکە پەیوەندی بە پەیمانگای بەرگری شارستانیەوەیە و ئەم 6 کەسە وا ڕاستپێراون کە ڕەزامەندی واتە پێدانی مۆڵەت بۆ هەموو باڵەخانەکان واتە بۆ هۆتێل و مۆتێل و باڵەخانەی بازرگانی و بەنزیخانە و بۆ هەموو ئەو شوێنانی کە هاوشێوەی ئەمانەیە دەبێت پێشوەختە مۆڵەت لەم لیژنەیە وەرگرن بۆ جێبەجێکردنی کار و بڕیار و ڕێنمایەکانی تایبەت بە سەلامەتی. ئێمە لێرەوە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە پێمان وایە ئەمە دژی لامەرکەزێتە و دژی بڕیارەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستانە کە خۆیان ئاماژەیان داوە بەوەی کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرنامەی جێبەجێکردنی لامەرکەزی کارگێڕی هەیە و ئەم بابەتە ئەمە صرف دەسەڵاتی کارگێڕیە کە لە سلێمانیەوە سەحب کراوەتەوە بۆ هەولێر کامە منە پێمان وایە هەم ڕۆتین و هەم بارگرانیەکی زۆر لەسەر هەموو ئەو بەڕێزانە دروستەکە کە بیانەوەی مۆڵەت بۆ ئەو شوێنانە دەرکەن کە ئاماژەی پێدراوە. جینا لە سلێمانی و لە پارێزگاکانی تریژ لە ئیدارە سەربەخۆکانیش بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی هەیەوە لە ئەم بەڕێوەبەرەتیانە تەواوی هەموو ئەو مەرج و ڕێنمایانەی کە پێویستە بۆ سەلامەتی باڵەخانەکان و هۆتێل و مۆتێلەکان و بەنزیخانەکان لەوێەوە جێبەجێکرێت. لە سلێمانی جگەلەوە لە ناو لیژنەکانی قایمقامێتی شادوو لیژنە هەیە کە تایبەتە بە چاودێریکردن و بە دوواداچن بۆ شێوازی جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە پەیوەستە بە بەرگری شارستانی پەیوەستە بە سەلامەتی ئەو شوێنانەوە کە دروستەکرێت. بۆیە ئەمڕۆ لە لیژنەکەیە ئێمە لە کۆبوونەوەکەیە بڕیارماندا کا بە دوواداچوونی تەواو دەکەین بۆ ئەم بابەتەوە. ئەم بابەتە لای ئێمە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبەرەوەی دژی لامەرکەزێتەوە پێمان وایە ئێمە دواتر بە نووسراوێک ڕێی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەینە لایەنە پەیوەندیدارەکان و پێشمان وایە ئەم پێشووتر چۆن بووە لە چۆن لای بەرگری شارستانی بەڕێوەبەرەتیەکان بووە پێمان وایە دەبێ هەر بەو شێوەیە بمێنێتەوە بۆ ئەوەی کە بتوانین بەشێکی سیستەمی لامەرکەزی کارگێڕی جێبەجێکرێت. ئەمە خاڵی دووەمیان خاڵێکی ترمانەیە کە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە کە نووسینگەی ڕاساندنی سلێمانی هەندێ بڕیاری بۆ هاتووە. ئێمە پێمان وایە و هەرچەند لێرەش ئاماژەی پێکردووە کە نووسراوێک لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئاراستەی ئەم نووسینگەی ڕاساندنی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکانی تر کراوە داوایان کردووە بۆ ڕاساندن واتە بۆ تەصدیقی هەموو ئەو نووسراوانەی یا ئەو بەڵگانەی کە پێویستە چی لە هەموو لایەنەکانەوە چی ئەوەی کە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگا پەیوەندی بە ژووری بازرگانی سلێمانی و پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانی تریشەوە هاتوون ئەم دەسەڵاتانەیان لە ئەمانەشیان سەحب کردوێتەوە. ینی شتێکە نازانم ینی ئەوە نەجێی سەر سوڕمانە نەبێتەوە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای هەولێر یەک یاسایان هەیە و یەک دەسەڵاتمانەیە و هیچ دەسەڵاتی هیچ لایەکمان لە دەسەڵاتی ئەنجومەنەکەی تر زیاتر نییە. هەستاون لەم نووسراوەی ئاماژەیان بۆ کردووە کە بۆ ڕاساندنی ئەوانەی کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاساندنی بۆ بکرێت دەبێ بچێتەوە ئەنجومەنی پارێزگای هەولێریش لەوێ جارێکی تر ڕاساندنی بۆ بکرێت اینجا باوەڕی پێکرێت. بۆ ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی 100% ڕەتی دەکەینەوە و بە هیچ شێوەیەک ئێمە قبوڵی ئەوە ناکەین چکە ئەوە بێمتمانەیی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە دەستگا هەڵبژێراوەکانەوە بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبەرەوە ئێمە ئەوە تەواو ڕەتی دەکەینەوە بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەین و تەنانەت بۆ ژووری بازرگانی شەر هەمان شێوەیە لە ژووری بازرگانی سلێمانی ئەگەر ڕاساندن کا بۆ کردنەوەی وەکالەتێکا بۆ دەرهێنانی وەکالەتێک ئەوە دەبێت بچێت لە ژووری بازرگانی هەولێر دیسان جارێکتر ڕاساندنی بۆ بکرێت. دڵنیای هەموو لایەکەکەینەوە. ئەمانە پێمان وایە ئەم بابەتانە هەمووی دژی لامەرکەزێتە چی کارگێڕی و چی دارایی بەڵام ئەمانەی کامڕۆ باسمان کرد هەمووی پەیوەستە بە لامەرکەزی کارگێڕی بۆ ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی
نایشارینەوە تەواوی ئەو بابەتانەی کە باسمان کڕەتی دەکەین. سێ پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکان هەیە، سێ پرۆژەی لامەرکەزی لایەنە سیاسیەکان هەیە، کۆی گشتی 6 مۆزەواتە هەموو پارێزگاکان هەموو لایەنە سیاسیەکان داوای لامەرکەزیەکان. ئێستا خێرە باڵێن دەسەڵاتی مەرکەز ئەم دەسەڵاتە وردانە ژەباتەوە پایتەخت لەگەڵەوەیە ئەمە جۆرە لە جۆرەکان بە ئێرزشکردنی دامەزراوە حکومیەکان و یەکە ئیدارەکانی پارێزگای سلێمانی نییە کە هیچ دەسەڵاتی چارەنەوە لە کاتێکان سوپایە فەرمانبەرمان هێرێ هەم بێهێزکردنی دەسەڵاتەکانی پارێزگای سلێمانیەوە هەم بێهێزکردنی یعنی متمانەیە لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی ئەجێ ناو لیژنانەی کە دانراوە بۆ جێبەجێکردنی بۆ ئەوەی سەلامەتی باڵەخانەکان من پێم وایە زۆر خەڵکی پسپۆڕ و شارەزا لەوانە باشتریش ئەگەر وەگەوانیش ینی لەوە زیاتر نەبێ و کۆوانە لە پارێزگای سلێمانی هەیە بۆی بتوانن ئەو خاڵەیە ئەو مەرج و ڕێنمانی کە پێویستە بۆ سەلامەتی بتوانن لێرە جێبەجێکەن بۆیە ئەو پەیمانگایە ئیشی ئەوە نییە ببێ بە لیژنە بەسەریانەوە ئیشی ئەوەیە کە ئەو ڕێنمایانی کە پێویستە بۆ سەلامەتی ڕێنمایەکان دەرکاو بینێرێ بۆ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لەوێ جێبەجێ بکرێ بەڵێ بەدڵنیایی ئەمانە بەڵگەن بۆ ئەوەی کە دەسەڵات لە پارێزگاکان کەمەکرێتەوە هەمووی ئەبرێتەوە بۆ ناوەند و دواتر دەکرێت بە مرکزیەکی سڕف. کاگازارنەحسان لە ناپی پرسیارەکان ئەەکەم بە دوو بەشەوە پێوەست بۆ بابەتی کە ئێستا باس کرد تا چەند ئەمە ئێوە خوێنەوەیەکی سیاسی بۆکەن بۆ پێیەکی کاگۆرانیش باس کرد هەوڵەکان لە سلێمانی زۆر جدیترن بۆ بابەتی لامەرکەزی تا چەندەم جۆرە لە بڕیات باگراوندی سیاسی لە پشتەوەی پرسیاری دووەم پێوەست بۆ ڕووداوانی کە لەم دوایە لە سلێمانی ڕوویاندا لە پرسی پێکدادانی زەمینیەکان لە پرسی ئەوتانە سەر ناپەرلەمانان لە پرسی کێشەی کاسبکارانی ئەلوەکانی وەکو ئەنجومەن چ قسەیەکتان هەیە لەم بارەوە چ بڕیارێک دەکەن؟ ئێمە لەسەر هەموو بابەتەکان قسەمان هەبووە لەسەر بابەتی لامەرکەزی بڵێ ئێمە پرۆژەی خۆمان هەبووە و ئەم پرۆژەی ئێمە سەرەتاش هەوڵمانداوە کە ببێ بە یەک پرۆژە واتە ڕەشنووسی یەک پرۆژە لە نێوان ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆکا بەڵام بەداخەوە ئەو هەماهەنگیە دروست نەبوو کە ئەوە پەیوەندیشی بە ئێمە چکە ئێمە خۆمان پێشنیاریەوە هەماهەنگیەمان کرد بۆ بابەتی ڕەشنووسی پرۆژەی لامەرکەزیەکە و سەبارەت بەوەی کە بەنسبەت ئەوەی کە هیچ ینی بڕیاری قەرارێکی سیاسی لە پشتەوە بێ بۆ خۆتان نەزان حکوومەت هەرێمی کوردستان لە سێلایانی سەرەکی پێکاتوە سێلایانش سێ حیزبین کە بەدڵنیایی ینی زۆربەی شتەکان پێویستی بە تەوافقی سیاسی و پێویستی بە تەوافقی ئیداریشە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە و سەبارەت بە ئەوەی هەڵکوتانە سەر ئەو پەرلەمانتارەکە و هەر هاوڵاتیەکی کاسبکاریش هەر هاوڵاتیەک لە سنووری پارێزگای سلێمانی ئێمە ئیدانەی دەکەین و دژی هەموو هەڵکوتانە سەرێکین و ئێمە داواکەین کەوا هەموو شتەکان بە ڕێکاری یاسایی و قانونی خۆی بکرێەوە پەیڕێوی یاسا بکرێەوە هەموو کەسێک مافی و سەر و ماڵی پارێزراو بێت لە سنووری پارێزگای سلێمانیە ومێ دەکەین لە داهاتوودا بەو شێوەیە بێ بۆیە ئەوەی لە سلێمانی شێوازێکی جیاوازی حکومڕانی هاوتای خواست و ئارەزوەکانی خەڵک بێت لە سلێمانیە لەسەر کاسبکارێک لەسەر ئەوە حەزەکەم بزانن ئێمە لیژنەیەکمان هەیە لیژنەی خزمەتگوزاری و شارەوانەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەم لیژنەیە ڕەنگە بڵێم دەیان جار کۆبۆتەوە لەسەر بابەتی بارهەڵگرەکانی مەرزی باشماق و دواتر هەموو لایەنە پەیوەندیدارەکانیان بانگشتی ئەنجومەن کردووە لە وەڵی سەرۆکایەتی ئەنجومەن ئەم لیژنە بەڕێزە دوای ماندووبوونێکی زۆر چەندین کۆبوونەوە دواتر کۆنووسێکیان نووسیوە ئەم کۆنووسا هەموو لایەنە پەیوەندیدارەکان واژۆی لەسەر کردووە بە لیژنەکەی ئەمە بە سەرۆکی ئەنجومەن و دواتریش بە نووسراوێک نردومانە بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی بە هەمان شێوە ئەویش پەسەندی کردووە و دوای ماوەیە کە جێبەجێ نەکراوە جارێکی تر ئێمە لە ڕێگای لیژنەکەەوە کە یاداشتیان داوە پێمان جەختمان کردێتەوە لە نووسراوێکی تر بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی بە مەبەستی جێبەجێکردنی هەموو بڕگە و خاڵەکانی ئەو کۆنووسەی کە هەمومان پەسەندمان کردووە بەڵام تا ئێستا بەداخەوە کە جێبەجێ نەکراوە ومێ دەکەین لە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەوانی ئێمەوە ومێ دەکەین کە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەو کۆنووسە جێبەجێ بکرێت. گەڕانەوەی دەسەڵاتەکان بۆ ئەماژەی پێکەی بۆ نێو ئەنجومەن یاخود بۆ پارێزیەکان ئەگەر لەلایەن ناوەندەوە ینی هیچ بڕیارێک نەدا لەسەر گەڕانەوەی دەسەڵاتەکان و جایتن مۆڵەتیان بۆ شوێنانی کە بچنە شاری هەولێر ئێوە هەڵوێستان چیە بێت بن لەسەر قسەکانی خۆتان بۆین؟ ئێمە دڵنیاتانەکەینەوە ئێمە هەموو ڕێکارەکانی ئەوەی کە ئیداری و یاساییە ینی لە ماوەی چەند ڕۆژێکی نزیکا ئەو ڕێکارانە ئەگرینە بەر و بە دوواداچوونەکەن و هەم لیژنەی ناخۆ هەم لیژنەی پەیوەندیەکانی ئەنجومەنمان ڕاست پاردووە بۆی بەپەلە زانیاری کۆکاتەوە لەسەر ئەو دوو بابەتەی کە باسمان کرد و دواتر ئەگەر ئەوەی کە ئێمە باسی یەکەین کە ئێستا ڕوونکردنەوەماندا ئەگەر ئەوانە جێبەجێ نەکرێت بە دڵنیایی بابەتەکە بینەوە ناو
ئەنجومان و بڕیاری کۆبوونەوەی ئەنجومەنی لەسەر دەدەین و ئەو کاتە دوایی بەدەنگدان لە کۆبوونەوەی ئەنجومەنە بڕیاری یەکجارێکی خۆمان دەدەین و دڵنیاش بن بڕیارەکانمان دژی ئەم بڕیارانە کە دەرچووە. زۆر سپاس بۆ هەموو لایەک و سپاس بۆ ئێوەش.